سەیری کە برای بەڕێزم ئەمانە لە ئەزمەی اقتصادی گەورەیان ئێستا ئەم تەنگژەمالی کە ڕووی تێکردون بە سەبەبی سەرمایەداریەکەی بە سەبەبی سیستێمەکەیە. یەکێکی وەکو کارین وایت 49 ملیار دۆلاری هەیە یەک شخصە، ئەڵێ نە کۆمپیوتەرم هەیە نە لاپتۆپم هەیە نە 63 شەریکەشی هەیەکێک لەوانە هی تەیرانە لە وڵای ئێواران دانیشم بە گەنمە شامیە خۆم بە دیار تەلەڤیزیۆن 49 ملیار دۆلاریشی هەیە. ئەمە ئامادە نییە وەختە کە لافاوی زریانەکەی کاترینا دای لەو شارە نیو ئێرلاینز ئامادە نەبوو ملیارێکیان بدات. ئەم ئینسانە فاشلە کە ئەم هەموو پارەی لە بەردەستا کۆتووە، ئەم سەرمایەدارانە هەمویان ئاوان لەبەر حکومەتەکان ئیفلاسەکەن مەجبورن بڕن وڵاتانی ئەمە بڕوتێن 50,000 دۆلاردا بە مەسئولێ ئەڵێ وەرە کاکە و 10 کیلۆمەتر مربع بۆ تۆ لە کەلار ئیترە گەڕە و شەریکەی مفلیسی خۆی تیا خاتە ئیش بۆ نەوت بۆ کانە خەڵوز بۆ کانە بەرد بۆ کانە هەر شتێک هەیە. بە سەرمایەدارەکانی ئیسلامیش بە هەمان شێوەنی لە سەرمایەداری ئیسلام لە دەوڵەتە ئیسلامیەکان تۆ باسی هەمان سەرمایەدارەکەی تۆ خۆ تۆ باس سەرمایەداری ئیسلامی ناکەی، تۆ باسی ئال سعود دەکەی، باسی ئال جابر و ئال سەباحەکەی. ئێوانە هەر سەرمایەداری ئەوروپین 16 ملیۆن بەرمیلنەوە دەرهێنرێ ڕۆژانە لە سعودیە. باس بەجلی عەرەبیەوە بەڵێ هەرزت کەم 16 ملیۆن بەرمیلنەوە دەرهێنرێ ئەگەر بە 70 دۆلار بفرۆشە کە ئێستا تەمان 89 بە 70 دۆلار بفرۆشرێ پارەی 2 مانگی نەوتەکە ئەکاتە 52 ملیار دۆلار. سعودیە لە ساڵێکا پێویستی بە 51 ملیار دۆلارە بۆ میزانی ساڵک. ئەی هی 10 ملیارەکە بۆ چۆ ڕۆی مانگەکە بۆ چۆ ڕۆی. بۆ یەکێکی وەکو تەلال بن عەبدولعەزیز خانوویەکی هەیە لە تائیف 8 کیلۆمەتر دیوارەکەیەتی لە ساڵێکا 2 جار دێتەوە ناوی جاری هەفتەیە. ئێکاکە مە ئاوا خوڕێ ئەو مەلاکانی کوردستانیش ئاوان ئەم سەرمایەداری ئەم کە مارکسڵی هوردە بورژوازیەکان ئەم هوردە بورژوازیانەش ئێستا هەمووی ورجیان خوساوەتەوە هەمووی مەلاشی گەورە گەورە دەرچوون هەروە ئاسانە 28 شەریکەی هەیە یەکێ لەوانە نۆکانە. بەس تۆ لەوە چێت زۆر ڕەش بین یعنی سەرمایەدارێکی خێرە مەنگ نەما لە دنیا با خێرەوەمەنیش ماوە چۆن نەماوە بەڵێ بە تاکید ماوە بەڵام من باسم لە سیستەمی سەرمایەداریەکە ئەجینا خۆ لە غەربیشە هەر خەڵکیی ترە بینی کە خێرەومەند بێ هەر هیچ نەبێڵە لە سەتایەکی واریداتی شەریکەکەم بۆ سەلیب ئەحمەد یا بۆ کەسانی نەخۆشی سەرەتانیان بەڵێ خۆش لە غەرب هەرە بینی بەڵام مەبەستم سیستەمی سەرمایەداریەکەیە کە لە زەرو تێپەڕیوە زەرو خوێنەمژێ قورسە بێەوە کەوێتە خوارەوە بەس ئەمانە ناکەونە خوارەوە هەتا فڕێدرێنە خوارەوە وەکو ئەو تاغوتانی تر وەکو سەدام وەکو بن عەلی وەکو ئەوانەتر نەخشە بێ لە